سان لێ ببینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسخواز بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەشەکەم. لە بەرنامەی باسخواز ئەمڕۆماندا باز لە چاندن و سەوزکردنەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. بێگومان کۆمەڵگەی مرۆڤایەتی و سەرزەوی وەکو ئەرکێک دراوەتە سەر مرۆڤەکان بۆ ئاوەدانکردنەوەی لە هەردوو ڕووی ڕواڵەتی و تا ڕادەیە معنەویەوە. بێگومان لایەنە معنەویەکان وەکو پاراستنی شکۆی مرۆڤ و ڕێزگرتن لە یەکتر و پێکەوە ژیان و بەها کۆمەڵایەتیەکان و بەها باڵاکان ئەمانە هۆکاری پێکەوە ژیان و هۆکاری مانەوە و هۆکاری هەڵکردنی مرۆڤەکان لەگەڵ یەکتر. لە ڕووەکەی دیکەوە ئاینی پیرۆزی ئیسلام و تەواوی ئاینەکانی دیکەیان تەواوی ئومەتەکان کۆکن لەسەرەوەی کە بە میکانیزمی گونجاو بە شێوەزاری یان بە کۆمەڵێشتی دیکە زەوی ئاوەدان بکەنەوە و ڕنگ و ڕەونەخێکی دیکەی بدەنێت لە ڕێی ئەو کانزا و پێگاتانەی کە لە نێو زەویدا هەن. بێگومان سەوزکردن و چاندن یان بەونە ئاوەدانکردنەوەی زەوی لە ڕێگەی سەوزایی و نەمام و دار و درەختەوە کە ئێمە ئێستا لەم وەرزەدا لە بەردەم جارێکی دیکەی سەر لە نوێ زیندووبوونەوە و سەوزبوونەوەی دار و درەختداین یەکێکی دیکەیە لە هۆکارە گرنگانەی کە زەوی پیاوەدان دەبێتەوە و ئەو ژینگە نالەبار و پیسەی کە لە ئێستادا هەیە بەهۆی کاریگەری سەوزایی و گەڵای درەختەکانەوە پاک دەبێتەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە یەکێک لە فەرمودەکانی ئاماژە بەوە دەکا ئەگەر بە یەکێک لە هاوڵانی دەفەرمێ ئەگەر ڕۆژی قیامەت بەرپا بوو تۆ خەریکی چاندنی درەختێک یان نەمامێک بووی ئەوە ناومێد مەبە و هەر بەردەوام بە لەسەر کاری خۆت کە ئەمە بەدەر لەوەی کە ئامانج و وەکوڵێ ئومێد بەم پیاوە دەبەخشیا فێریەوەی دەکات لەگەڵەوەشدا عیبارەتی ئەوەی تایان بوونەواتای ئەوە دەداتەوە کەوا چاندنیش تا ئەو لەحزەیە شتێکی زۆر باشە. یا لە فەرمودەیەکی دیکەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باز لە گرنگی چاندن و سەوزایی دەکات تەنانەت ئەگەر چۆلەکەیەکیش لە سێبەریا بحەوێتەوە یا کەسێ لە بەربوومەکەی بخوایە کەسێ لە سێبەریا دانیشێ ئەمانە هەموو دەبنە خێر و چاکە بۆ ئەو کەسەی کە جوتیارە یان بەونەوە هەستاوە بە چاندنی ئەو دار و درەخت و سەوزاییە. تەنانەت لە غەزا و لە جیهاد و لە سریەکانیشدا هەمیشە ڕێنمایی هاوڵانی کردووە ڕێنمایی جەنگاوەرانی کردووە کە بە هیچ جۆرێک دار و دارەکان نەبڕنەوە لە سێبەرەکاندا شتی زیان بەخش دانەنێن چونکەوانە مای ئارامین بۆ مرۆڤ. ئێمە ئێستا کە لە بەردەم وەرزی چاندنداین باز لە گرنگی و وەکوڵێ پاداشتی ئەم کارە پیرۆزە دەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە و با خەڵک هەر لە خۆیەوە لە بەردەم ماڵ خۆیەوە لە باخچەی بەردەم ماڵ خۆیەوە بە عیبادەت و پەرستشێکی خوای گەورەی بزانێ لە پێناو ئاوەدانکردنەوەی زەوی و پاکردنەوەی هەوا یان پاکردنەوەی ژینگە لەو پیسیەی کە ئێستا ژینگە بەدەستیەوە دەناڵێنێ. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی زانای ئاینیم کردو. مامۆستایان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ دەرفەتە. زۆر سپاس دەکەم مامۆستا. چاندن و سەوزایی ئیسلامی پیرۆز چۆن باسیەکە یان چۆن ڕێنمایی و فەرمان بە موسڵمانانەکە کە هەستن بەو کارە؟ بەڵێ بە ناوی خی گەورە و میهرەبان سەنا و سپاس و ستایش بۆ خی پەروەردگار، سپاس بۆ جەنابتان بۆ سازدانی ئەو دەرفەتە. ئومێدەواریم توانین سوودێک بە بینەرانی زۆر بەڕێز و خۆشەویست بگەێنین. هەڵبەتە گرنگیدان بە سەوزی و نەمام چاندن و دار و درەخت ناشتن بەڕاستی یەکێکە لەو بابەتانەی کە ئاینی پیرۆزی ئیسلام فەرامۆشی نەکردووە و قسەی جدی لەسەر کردووە و لە چەندین ئاەتی قورئان و فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسخواسی لەسەر کراوە. هەڵبەتە ئەمەوێ پێش وەڵامی قسەکەی جەنابەت ئەمە ئیشارە بۆ بکەم کە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکە بۆ تێکڕای مرۆڤایەتی و بۆ تێکڕای ژیان هاتووە. ناکرێت هیچ سێکتەرێک لە سێکتەرەکانی ژیان یا هیچ پایەک لە پایەکانی ژیان لە ناو ئاینی پیرۆزی ئیسلامە وجودی نەبێ و قسەی لەسەر نەکرابێ. ئیسلام بۆ ڕێخستنی ژیانی خەڵک هاتووە. یەکێ لەو شتانی کە ژیانی ئینسانی پێوە وابەستەیە بریتە لە ئەو ژینگەی کە تیا ئەژی. هەر لە تەمان ژینگە بە هەر سێ پێکێنەرەکەیەوە کە بێتێت لە ئاو هەوا و خۆڵ ئیسلام قسەی لەسەر هەموو جانیبەکان کردووە. ئیسلام بەرنمەیەکی شمولی و گشتگیرە بۆیە بابەتی ناشتن و گرنگیدان بە سەوزایی و گرنگیدان بە دار و درەخت و بەو بابەتانە زۆر باس و خواسی لەسەر کراوە. ئەگەر تەماشای ئاەتەکانی قوڕان بکەی خۆی پەروەردگار لە چەندین شوێنە منەت بەسەر ئینسانەکانەکە کە
لەو باران و لەو خاکە دار و درەختی جوانی بۆ ڕواندون کە بەروبوومی جۆرا و جۆری هەیە و کاتێک کە باسی بەهەشتەکانەکە باس لە دار و درەخت و سەوزاییەکە باس لە جەناتەکە جەنات یعنی باخ و دار و درەختی چڕوپڕ یعنی لە قورئانە زۆر پانتایکی زۆر دراوە بەم بابەتە خۆی پەروەردگار باسی ئەوە کە چۆن نیعمەتی بەسەر ئینسانەکانە ڕۆشتووە لە ڕێگەی دار و درەخت جۆرەها میوە و جۆرەها سوودی لێبێنرێ لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دیسان گرنگیەکی زۆر بەم بابەتە دراوە وەکو جەنابەت ئاماژەت بە فەرمودەیە کرد لەوانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم إذا قامت الساعة وفي يد أحدكم فسيلة فإن استطاع أن لا يقوم حتى يغرسها فليغرسها أفرمي أجر قیامەت هەڵەسا تەواو دنیا تێکەچوو بەسەر یەکتریە کەسێک لە ئێوە ئەگەر نەمامێکی چڵە نەمامێکی بەدەستەوە بوو ئەگەر ئەیتوانێت پێشەوەی کە قیامەت هەڵبسێت دارەکە بنێژێ بابینێژێ ئەمە ئیتر ئەوە ئەو سەری گرتووە ئەگەر ئەمە دەلالەتکە لەسەر شتێک دەلالەتەکە لەسەرەوەی کە چەندێ لە ئیسلامدا گرنگی و بایەخ دراوە بە نەمام چاندن و سەوزی یان لە فەرمودەیەکی ترا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أفرمي ما من مسلم يغرس غرسا أو يزرع زرعا فيأكل منه إنسان أو طير أو بهيمة إلا كان له به صدقة هر مسلمانك دارك بنيجي يا زرعات يبكى يا باخ يبكى يا هر شتێکی ترکە پێ ئەوترێ سەوزایی و پێ ئەوترێ کشتتوکاڵ هەر ئینسانێک لێی بخوات هەر باڵندەیەک لێی بخوات هەر ئاژەڵێک لێی بخوات هەر کرمێک لێی بخوات هەر شتێک مێرولەیەک لێی بخوات إلا كان له به صدقة إلا خۆی پەروەردگار بە سەدەقە و بە پاداشت بۆی نووسێ حتا ئەگەر ئینسان لە سێبەرەکەیشیا بحەوێتەوە حتا ئەگەر بەبوونی ئەو دارەوە کە تۆ ئەینێژی ژینگە پاکە بێتەوە هەناسەیەکی پاک دێتە ئارا و جارێکی تر ئینسانەکان هەڵێمژنەوە بۆت ئەوێ بە سەدەقە ئەو دارەی کە ئەسووتێنرێ و خەڵک ئیسفادەی لێبێنە جارێکی تر ئەبێ بە سەدەقە ئەو دارەی کە لە کارگەکان جارێکی تر بەرهەمهێنرێتەوە ئەکرێ بە بەشتی سوودبەخش بۆ کۆمەلگا دیسان بۆ تۆ سەدەقە نووسیە بۆیە بەڕاستی ئەگەر ورد بیتەوە لە ئەجر و پاداشتی ئەم بابەتە ئەبینی بێکۆتایە یعنی ئەوەندە پاداشی لەسەر دانراوە حتا عولەما باسی باشترین کاسبیەکەن پاکترین چاکترین کاسبی کامەیە زۆر لە زانانە فەرمون چاکترین و باشترین کاسبی بریتێ لە فەلاحەت لە چاندنی زەوی چونکە تۆ ئەو تۆ فڕەئەدیتە زەویەوە تەنها تەوەکولت بەخوای پەروەردگارە هیچ سەبەبێکی تر تۆ تەنها ئەوەنە زەویەکە ئەکێڵیت و دانەکە ئەچێنی خوای تەعالا فەرمێ ئەئەنتم تەزرعونها ئەم نەحن الزارعون ئێوە سەوزەکەنە ئێمە سەوزەکەین تەواوی تەوەکولی تایە بەڕاستی کشت و کاڵ و دار ناشتن و نەمام ناشتن و ئەم بابەتانە یان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە باسی ئەو شتانە ئەکا کە لە دوای مردن وەکو سەدەقەی جاریە و خێری بەردەوام وەکو تەمەنێکی ترکە چێتە سەر تەمەنی مرۆڤ باسەوە کە یەکێ لەو شتانەی کە ئینسان لە دوای خۆی توانێت بەجێ بێڵێ ئەوەیە کە ئەو غەڕەسە نەخلەن دارێک خورمایەک بنێژێ طبعا بۆیە باسی دار خورمان کردو زۆرتر لە مەناخی سعودی و لە مەکە و مەدینە زیاتر خورما بڵێن وجودی هەیە و یەکێکە لەو دارانەی کە بەروبوومێکی چاکی هەیە و بەروبوومێکی بە سوودی هەیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نمونە بۆ ئەینێتەوە ئەینا هەر دارێکی تر کە خزمەت بە ئینسان بکە و ئینسان سوودی لێ ببینێ جا لە سێبەرەکەی بحەوێتەوە لە بەروبوومەکەی بخوا لە گەڵاکانی ئیسفادە ببینێ کە هەندێک لە دارەکان بۆنی لێ دروستەکرێ یعنی دایان سوود و کەڵکی یەکە ئینشاءالله لە خلالی بەرنامەکەی ئاماژەی پێکەین ئەمە بۆ خاوەنەکەی بێ بە سەدەقەیەکی جاریە یعنی ڕوونتر بڵێم هەر برایەک هەر خوشکێک کە لە بەردە ماڵەکەی خۆیان دارێکە نێژیە کە لە باخەکەیان دارێکە نێژیە هەتا ئەو دارە بمێنێ بۆ خاوەنەکەی ئەجر و پاداش دەڕوا جا چۆلەکەی لەسەری ئەنیشێتەوە چۆلەکەی لەسەری هێلانە ئەکا کەسێ لە پەنایە ئەحەسێتەوە کەسێ لە بەروبوومەکەی خوا هیچ ئەمانەیش نەبێ فەرەزەن هیچ ئەمانەیش نەبێ مجرد بەناشتنی ئەو دارە تۆ فەرمانێکی پێغەمبەری خوا جێبەجێ کردو صلی الله عليه وسلم و دوایەوە ژینگەکەی خۆت پاکەکەیتەوە سوود بۆ دەوروبەری خۆی گەێنێ بۆیە سەدەقەیەکی جاریە و خێریکی بەردەوامە بۆ ئەو کەسەی کەوا ئەینێژێ بۆیە ئیسلام هانی ئەوەی داوە کە ئێمە هەمیشە لە خەمی ئەوە بین کە ژینگە سەوزکەین کە شار سەوزکەین کە گرنگی بۆ بایەخە بدەین فەرمودەی تریش هاتووە
پێم خۆشە لە زۆر باشە مامۆستا هۆکار چییە ئیسلامی پیرۆز ئەم هەموو گرنگی بە چاندن و بە سەوزکردندا بەدەر لەم سوود و گرنگی کە جەنابەت ئاماژت پێکردەوە پاداشتە قیامەتیانەی کە بۆ جوتیار و ئەو کەسە دانراوە کە سەوزایی بەرهەمدێنێ شتی دیکەی تایە بەدەر لە جانبە قیامەتێکی کە ئێمە وتمان ئەو پاداشت و سەدەقە جاریتایە بۆ ژیانی ئینسانیش هەر شتێک کە سوودی هەبێ بۆ ژیانی ئینسان و تەندروستی ئینسان چاک بکات ئیسلام هانی ئەناو تەشجیعی ئەو کاراناکە جا وەرزشە جا مەسەرەن پاکردنەوەی ژینگەیە ڕاگرتنی ژینگەیە نەمام ناشتنە هەر شتێک کە خزمەتی بە ئینسانەکان بکە ئیسلام تەشجیعی خەڵکی مامۆستا لە ڕووی دەرونیشەوە پێم وابێ فەرمودەی پێغەمبەری خواشی لەسەر سڵاسەم کە حەزی لە سەوزایی بووە و سەوزایی بە یەکێ لە هۆکارەکانی ئارامی دەرونی دەنا بۆیە لە زۆربەی نەخۆشخانەکانیشدا ڕەنگی سەوزی کاڵ تا ڕادەیە وجودی هەیە کە تۆ لە بیابانێکیشدا ئەم لە دوورەوە سەیری ناوچەیەکی زەرد هەڵگەڕاوی شاخاویەکەی کە لە ناوڕاستی ئاوەدانیەکە بێ سەوزایی لە خۆیەوە دەروون ئارامە کاتەوە ئایا سەوزایی هیچ کاریگەریەکی بۆ دەرونی مرۆڤەکان هەیە؟ بێگومان لە ڕووی دەرونیشەوە هێمای هیوابەخشینەوەی بە ئینسان بۆیە ئەگەر لە زۆرێ لە خەستەخانەکانە و شوێنانی کە کەمتر وایە ینی نەخۆشی بڵین تونند و نەخۆشی قورسی تێدا چارەسەرەکرێ ئەو ڕەنگە سەوزە بەکارێنن یا پزیشکە بەڕێزەکان ڕەنگی سەوزە پۆشن یان لە کۆنا تەوسیە کراوە ئەگەر کەسێک جۆرێک لە نەخۆشی هەبێ بچێ بۆ شوێنێک کە دار و درەخت و بڵین سەوزایی زۆر لێبێ کاتی خۆی ئەگەر کەسێک تووشی نەخۆشی سیل بوو باە ئەنارد بۆ لوبنان لەبەرۆی وڵاتێکی یەکجار سەوزە دار و درەختێکی زۆری تێدا نێژراوە بەڕاستی ئەوەی جێگەی داخە مامۆستا ئەوەیە لەگەڵ هەموو ئەم بایەخی کە ئیسلام بە نەمام ناشتن و بەدار ناشتن و بە سەوزکردنی زەوی داوە هێشتا وڵاتانی ئیسلامی وڵاتانی عەرەبی یا شەرقی ئەوسەد بە شێوەیەکی گشتی بەڕاستی لەم جانیبەوە زۆر کەمتەرخەمن هۆکار چییە کەمتەرخەمن لە کاتێکە ئەمە فەرمانێکە 1400 ساڵ بەر لە ئێستا ئیسلامی پیرۆز بە گرنگیەوە وەکۆڵەیە چاوی لێ کردووە و بە گرنگ باسی کردووە وڵی ئەوە ئەتوانم بڵێم هۆکاری هەمە لایەنە و زۆلانی هەیە لاینێکی ڕەبتی بە لانی سەرەکی ڕەبتی بە حکوومەت و دەسەڵاتدارەکانەوە هەیە کە ئەلکی گەورەی ئەوانە کە وەسائل لە بەردەم ئەوانە زۆرە کە گرنگی بەم بایەخە بدەن ئیسلام ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ من كانت له أرض فليزرعها هەر کەس زەویەکی هەبوو با بچێ بیچێنێ بینێژێ باشی تیا سەوز بکە ئەو لێم نەحە ئەخاه ئەگەر خۆشی نایکە با بیدا بە برایەکی تری بۆ خۆی سەوزی بکە یعنی لێ مەگەڕێن ئەو زەوی ئاوا بمێنێتەوە بڕۆ تەماشای وڵاتان بکە یعنی لە هەنێ لە وڵاتانی یەک پارچە سەوزاییە گرنگی و بایەخێکی زۆری پێدراوە بەڵام لە وڵاتانی ئێمە نە حکوومەت وەکو پێویست لەم جانیبە ئەکاتەوە نە وڵاتی هۆشیاری و پەروەردەیەکی وا کراوە و نە مناڵەکانمان گرنگی و بایەخێکی وا لەلایەن دروستەکرێت کە ئەم بابەتە زۆر مهمە نا ئەوەندە یعنی حکوومەت حەق وایە بیکە بە مەرج بەسەر هەر کەسێکەوە کە وەرو ئێستا شکلیان لە شارەوانیە ئەوە هەیە کە هەر کەسێک ئیجازەی بینا دەرکا بێت دوو نەمان بنێژێ بەڵام وەکو پێویست جێبەجێ ناکرێ و لایەکی تر گرنگیدان بە کشت و کاڵ و بە شێوەیەکی گشتی بە بەروبوومی ناوخۆ بە سەوزایی بۆمانە فەرامۆش کراوە خەڵک زیاتر ئێستا ئێعتیماد دەکاتە سەر موچە ئێعتیماد دەکاتە سەر کار و کاسبی تر ئێستا لە هەندێک لە وڵاتانە داهاتی سەرەکیان بریتێ لە کشت و کاڵ و بەرهەمی ناوخۆیی خۆیان بەڵام لەم وڵاتە لەبەرەوەی تاک فێری ئەوە کراوە کە مەعاشخۆر بێ چاوی لە دەستی حکوومەت بێ و کار ئاسانی وەکو پێویست نەکراوە بۆ جوتیار و بۆ ئەو بەڕێزانی کە خەریکی کشت و کاڵن بەرهەمەکانیان وەکو پێویست ساغ ناکرێتەوە لەبەرەوە ئەبینی وەکو پێویست لەم وڵاتانە گرنگی پێ نادرێت ئەمە جگەلەوەی کە وەکو باقی شتەکانی تر ئێمە زۆر جار ئیسلامەتێکی ڕواڵەتیمان وەرگوتووە نازانی ئەمانە لە ڕووی ئیسلامەوە چ بایەخی و چ گرنگیەکیە ئینسان جاری وا هەیە 50 ساڵ 6 ساڵ 70 ساڵ تەمەنەکە بەڵام شتێک لە دوای خۆی بەجێ لێ بە سەدەقەی جاریە ڕەنگە 100 ساڵ دوای ئەو پاداشتی بۆ بڕە بیر لەمە ناکاتەوە بۆیە بەڕاستی ئەبێ چ لە ڕێگەی مەسەلەن کەناڵەکانەوە بێت چ لە ڕێگەی مینبەرەکانەوە بێت چ لە ڕێگەی نووسراوەکانەوە بێت چ لە ڕێگەی حکوومەتەوە لە ڕێگەی دەستگاکانەوە بێ کار بۆ بکرێت جارێکی تر
یعنی ئەم وڵاتی ئێمە مەناخێکی زۆر گەورەی هەیە مامۆستا، یعنی مەناخێکی زۆر خۆشی هەیە. بچۆ وڵاتانی تر بیابانە، لمە، کەمتر وایە شتی تیا سەوزە بێ. ئەم وڵاتی ئێمە ئاوی زۆرە، فێنیکی تایە، شاخی تایە، ڕووباری تایە، چۆنەڵی شەلال و ئەوەی تایە. هەموو ئەمانە بەڕاستی هۆکارن بۆ ئەوەی کە ئێمە وا لە وڵاتە بکەین کە ساڵانە بە هەزاران هەزار کەس لە گەشتیارەکان ڕووبکەنە ئەم وڵاتە. یعنی ئێستا وڵاتی وا هەیە کەرتی گەشتیاری لە پێشی هەموو کەرتەکانی ترەوەیە، داهاتی سەرەکی لەسەر کەرتی گەشتیاریە. ئەم وڵاتی ئێمە ئەکرێ وا خۆش بکرێ، یعنی بە هەزاران هەزار کەس لە شوێنانەوە بەس بێن بۆ سەردانی، کە خەڵکاتۆ سەردانی ئەم وڵاتی کردو زۆر معجب بووە بە وڵاتی ئێمە، توێتی ئەم شتانەی ئێوە هەمووی سروشتیە، هەمووی خۆڕستکە، هەمووی خوا دروستی کردووە. ئێمە ئەو جوانیانەی کە لە وڵاتانی ئێمە دروستیەکەن هەموو دەستکردی خۆمانە. بەس تەماشای ئەم شاخانە بکە چەند بە جوانی دروست کراوە لایەوە، تەماشای ئەو هەموو دارە بکە، تەماشای ئەو هەموو خۆشە بکە. بۆنی وەرزەکان یعنی یارمەتیدەرێکی ترە کە بۆی میوەی جۆراوجۆر و بەروبوومی جۆراوجۆر لە مەسەن ئەم وڵاتی ئێمە سەوز بێ. زۆر باشە مامۆستا، زۆر جار لە کۆمەڵگەی خۆمانە کۆمەڵی شت هەن خەڵک دەیانەوێ لە ڕێی ماندووبوون و ڕەنجبۆدانەوە بیان کەنە کەلتور، وەک بۆ منێک ئیشی دەستی و کتێب خوێندنەوە و کۆمەڵی شت چی بکرێت لە پێناوەی کە سەوزکردن و چاندن کە وەکو جەناب دامەش پێکرد زۆربەی سوودەکەی بۆ خۆمانە، ئەمەش بێتە جۆرێ لە کەلتور خەڵک بە شانازیەوە دوور لە ماڵی خۆی لەسەر شۆستەیە لە ناوچە شاخاویەکان لە هەر شوێنێ بێ نەمامێ بچێنێ یان بۆونە نەمامێ گەورە بکە، نەمامێ پێ بگەێنێ. وەڵاهی چۆن جاری وا هەیە بابەتێک زەقەکرێتەوە لە ڕاگەیاندنەکان، لە دەستگا حکوومیەکان، لە یاسا و لە قانون، بەڕاستی ئەم بابەتیش بێ ئیشی چاکی لەسەر بکرێت تا تاکی نێو کۆمەلگا وشیار بکرێتەوە. جا لە ڕێگەی کەناڵە جیاوازەکانەوە، لە ڕێگەی مەسەن منبەری مزگەوتەکانەوە، لە ڕێگەی قوتابخانەکانەوە، جارێ ئەم جیرەی کە پێ ئەگەن بەڕاستی ئەبێت لە قوتابخانەوە گرنگی ژینگە، گرنگی دار و درەخت، گرنگی سەوزی، گرنگی جوانی وڵات، گرنگی ئەو ژینگەیەی کە تیا ئەژین، پاک و خاوێنی ئەو ژینگەی کە تیا ئەژێن بکرێ بە قەنەعەت لە مێشکی مناڵەکانە. مامۆستایانی ئاینی لە مینبەرەکانەوە بەڕاستی ئەم بابەتانە زۆر زەڕورە باز بکرێ. یعنی هەر شتێ ژیانی ئینسان خۆش بکە، ئیسلام تەشجیعی لەسەرەکە. چەندین فەرمودەی پێغەمبەری خوای لەسەراتوە صلی الله علیه وسلم بۆی حەقی وایە هەموو مینبەرێک، هەموو مامۆستایەک یعنی لای کەمی لە ساڵێکە جارێک باسی پاکڕاگرتنی ژینگە و جوانی ژینگە و جوانی ئەو دەشتە و جوانی ئەو دار و درەخت و ئاو و سەرچاوەکانی ئەو ئەمانە باز بکە کە لە ئیسلامە یعنی مادەی خامی زۆر لەسەر هاتووە و زۆر تەکیدی لەسەر کراوە. وهروەها حکوومەت گرنگی و بایەخی بەو کەسانە بدا و تەشجیعی ئەو کەسانە بکە کە گرنگی بە نەمام چاندن و دار و درەخت و ئانازان، یان ئەو ڕێکخراوانی کە پەیوەستن بە بواری ژینگە و خزمەتی ژینگاکەن بەڕاستی حەقوایە دام بکرێن، دەستخۆشیان لێ بکرێ. یعنی من پێم خۆش نییە هیچ ڕێکخراوێک بێنم، بەڵام ڕێکخراوی وا هەیە یعنی بەڕاستی توانیوەتی ڕۆڵێکی گەورە ببینێ و نێوان جاداکان لە نێو شارێک بۆ شارێکی تر هەمووی سەوز بکاتەوە، هەمووی لەسەر بە هەوڵ و جهد و مادووبوونی خۆی کە ڕووی لەم ناو ڕووی لەو کۆمپانیا و لەو خێرخوازناوە کە چەنددارێ بهێنێ و بینێژیە. بەڕاستی حەق وایە وەزارەت بیکە بە فەرمان بەسەر شارەوانەکانەوە کە ساڵانە ئەوەنە ڕێژەی سەوزایی لە سنوورەکەیەوە ئەبێ زیاد بکە، خۆی دەستبارگور هاوکاریان بێ لە بودجەیە. بەڕاستی ئەم ژینگە حسابی بۆ ناکرێ، ئەبێت لە بودجەیە بەڕاستی بەشێکی باش تەرخان بکرێ بۆ هاوردەکردنی نەمامی باش، دارێکە لەگەڵ ژینگەی ئەم وڵاتە بگونجێ، هەر شارەوانەیەک لەسەری فەرز بکرێ، یا بۆ نمونە چەندین نەدەوات و کۆڕ و مەسەلەن پانێڵ و ئەوانە بگیرێ بۆ ئەوی کە چی بکرێت جارێکی تر ژینگەی ئەم وڵاتە مەسەلەن جوان بکرێتەوە. نەهێڵڕێ لە ڕێگەی یاسا و لە ڕێگەی دەسەڵاتە نەهێڵڕێ دارەکان ببڕێنەوە کە ئەوش موسیبەتێکی گەورەیە کە ڕووی لەم وڵاتە کردووە کە ئێستا بەهۆی دابەشنەکردنی نەوت و بەهۆی دابینەکردنی سوتەمەنیەوە خەڵکێکی زۆر ڕۆکا لەو شاخانە و دارەکان ئەبڕێتەوە. هەرچەند حکوومەت هێرێم یاسایەکی دەرکردووە کە هەر کەسێک دار ببڕێتەوە لە جاری یەکەما 500,000 غەرامە ئەکرێ و لە جاری دووەمیشا بۆ ماوەی 3 مانگ زیندانی ئەکرێ. بەڵام ئەم یاسایە بەڕاستی نەچوەتە بواری جێبەجێکردنەوەکو پێویست، چونکە حکوومەت نەیتوانیوە سوتەمەنی و نەوت و
بابەتەکانی گەرمکردنەوە بۆ هاوڵاتیان دابین بکە. بۆیە بەڕاستی ئەتوان بە یەک ڕستە بڵێم پێویستی بە حملەیەکی گشتگیرە هەر کەسێ لە ئاستی خۆیەوە بە ئەرک و واجبی خۆی بزانێ بۆی کە جارێکی تر ئەم وڵاتە سەوز بکرێتەوە. زۆر باش مامۆستا کۆمەڵێ فەرموودەمان هەنیا خوێندنی کۆمەڵێ ذکر ئاماژە بە دار و درەخت چاندن و زیادکردنی خورمایە یان بۆ منە درەختێکا لە بەهەشتا ئەمە گزارش لەوە نییە کە تۆ توانی لە ڕێی دار و درەخت و سەوزکردن و چاندنەوە زەوی بە جۆرێ لە جۆرەکان بکەیتە بەهەشتێک بۆ خۆت و بە جۆرێ لە جۆرەکان ئەمە بەستنەوەی ئەوەشە کە پاداشتێکی بەهەشتیانەیە کە تۆ چاندن و سەوزایی لە وڵاتەکەتدا زیاد بکەیت. بێگومان لە زۆرێک لە فەرمودەکان ئەو کوتم لە ئاەتەکانی قورئانی شەخوای پەروەردگار کاتێک کە باسی بەهەشتە کە باسی سەوزی و دار و درەخت و سێبەرەکانیان کاویا لە حەدیث هاتووە فەرمێن دارێکی بەهەشت سێبەرەکەی ئەوەندە کەس بە ئەوەندە ساڵ توانی بەژێریان ڕێ بکەی هەموو ئەمانە دەلالەتەکە یا فەرمێن کەس یەک جا بڵێ سبحان الله وبحمده سبحان الله العظیم خوا دار خورمایەکی لە بەهەشتا بۆ ئەنێژیە. ئەمە هەمووی دەلالەتەکە لەسەوەی کە ئێمە هەڵبنێ تەشجیعمان بکە بۆ ئەوەی کە هەم ئەجر بۆ قیامەتمان کۆ بکەین و هەم دنیاشمان خۆش بکەینەوە. پێم وایە ئێستا هەمومان متتەفیقین لەسەرەوەی کە ئەگەر ئەم شارە بە نمونە ئەم شارە بینینەوە یا هەر شارێکی ترکە بینەرانی بەڕێستیایە نیشتەجێن ئەگەر هەر کەس لە ئاستی خۆیەوە یعنی بۆ نمونە ئەگەر وات تەقدیر بکەین شارێک ئەگەر 10,000 ماڵی تیابێ ئەگەر ئەم 10,000 ماڵەیەکی 2 نەمام بنێژن ئەکاتە 20,000 نەمام 20,000 دار ئەگەر لە شارێکاوێ بەڕاستی سوودێکی یەکجار زۆر بۆ دانیشتوانی ئەو شارە و بۆ ئەو دەڤەرە دابینەکە هەر لە پاکردنەوەی ئەو ژینگەیی کە تیان نیشتەجێن کە خۆتەزانی دووەم ئۆکسیدی کاربۆن هەڵم ژێتەوە گەڵادارەکان و جارێکی تر ئۆکسیجین بۆ ئینسانەکان دەسەبەرەکاتەوە هەر 4 دار ئۆکسیجین بۆ ئینسانێک دەسەبەرەکات. ساڵانە ئەگەر یەک دارێک بڕینی یەک درەخت ئەکاتە بڕی 12 کیلۆ ئۆکسیجین چۆنەڵی لە ناوە برێت. ئەمە جگەلەوەی کە هەوا خۆشەکە جگەلەوەی کە نسبەتی لافاو کەمەکاتەوە ئێستا یەکێ لە نێوان هەردوو وڵاتی هەردوو کۆریاکە بارانێکی یەکجار زۆر باری لە یەکێ لە کۆریاکان کە کەمتر دار و درەخت و غاباتی لێیە فەیزانێکی زۆر گەورە هەڵسا و زەرەر زیانێکی زۆری پیانگەیاند لەو کۆریایی تریان کە بڵین غاباتێکی زۆر و دار و درەختێکی زۆری لێبوو کەمترین زەرەر و زیانی پێگەاندن چونکە نسبەتی خوڕی ئەو بارانە کەمەکاتەوە کە بە نسبەتێکی زۆر ئەکوێتە سەرزەوی ئەو کەمێکاتەوە بەر لە بەرەکەوێتە سەرزەوی نایڵێ ئاوکە کۆبێتەوە جارێکی تر فێزان دروست بێت. تەنانەت ئێستا عێراق ڕەشەی بە بیابانبوون و وشکبوونی لێکرێت تەنانەت ناوچەی خۆمان کفری و کەلاروانە لەبەر نەبوونی سەوزایی و نەبوونی دابینکردنی ئاوە گەشت لەوێ سەوزاییەکە بێ هەڕەشەی بە بیابانبوون هەم لە کوردستان هەم لە عێراقەکە هەم لە عێراق و لە زۆر لە وڵاتانش ئێستا ئەم دیاردەی احتیباسی حراری هەیە قەتیزبوونی گەرما ئەوانە یعنی یەکی لە هۆکارەکان بۆی کە جارێکی تر تەوازن دروست بێتەوە لە سەر زەویە بەهۆی نەمام و دار و ئەوانەوە ئەکرێ. ئێستا پیسکەری ژینگە گەلێ زۆرە هەر لە تیارە هەر لە قیتار هەر لە کارگەکان هەر لە چەکە ئۆتۆمیەکان هەر لە ئەو مەوادانی کە ڕۆژانە مرۆڤ بەکاری هێنێ شت زۆرە کە ژینگەی ئینسان پیسەکە بۆی کە ئەو ژینگە جارێکی تر هەواکەی سازگار بێتەوە و ئۆکسیژین نسبەی ئۆکسیژین زۆر بێ و بۆ ئەوەی کە هەوا خۆش بێ و بۆی نسبەتی ئەو گەرمەیە کە ئێستا ڕووی کردوتە سەرزەوی کەم بێتەوە بەڕاستی پێویستە ئینسان گرنگی بە دار و درەخت و سەوزی بات. مامۆستا توانین بڵین مرۆڤ وەکو سەوزکردنی باخچەکەی بەردەمی ماڵیان ناشتنی نەمامێت درەختێک ئەمە ئەتوانین بڵین نایبنێن عیبادەت و پەرستش بۆ خوای گەورە بێگومان عیبادەتە بێگومان جێبەجێکردنی فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێگومان گرنگی و بایەخیدانە بە تەندروستی خۆت کە تەندروستی خۆت و ئاگابوون لە خۆ ئەوش دیسان هەر ئەجر و پاداشتە. ئیسلام هەر شتێک قەدەغاکە هەموو شتێک قەدەغاکە کە زەرەر بە تەندروستی ئینسان بگەێنێ زەرەر بە دەوروبەر بگەێنێ زەرەر بە کۆمەڵگا بگەێنێ مادام پیسبوونی ژینگە ئەمڕۆ بۆتە مەترسیەک کە نەخۆشی شێرپەنجە و دەیان و سەدان نەخۆشی تر بەهۆیەوە بەڵاو بێتەوە حتا ئاژەڵەکان ئاژەڵە کێویەکان لێ زەرمەند و زیانمەند بوون
بۆیە ئەرکی سەرچانی هەموو لایەکە کە جارێکی تر هەوڵ بدەین و بۆ چاکردن و پاکردنەوەی ئەم ژینگە ئەمە هەوڵێکی دەستە جەمعی ئەوێ ئەمە بەڕاستی یعنی مسلمانان ئەبێت لە هەموو کە زیاتر خەمخۆر بن چونکە ئاینەکەی ئێمە بایەخی پێداوە بەڵام بەداخەوە ئێمە زۆرتر گرنگیمان بۆ داوە مەسەرەن زیاتر مەسەرەن ئاگری دۆزەخ وایە و بەهەشت وایە و یعنی شتە عەقائیدەکانمان جوانکردنی ژیانیش بەشێکە لە دین يعني تو أو جنجي كتيا أجيت حقي خويتي اهتمامي في بدي من حق الحياة أن تعمل فيها أو كي كلا زانان أفرمون أو جياني كتو تيات حقي بسر تو كتو إيشي تيابكي هولي تيابي باورت أنا بي يعني دارك لمالك بس بقاوي دسمي جكان يعني روجانا دوجا دسمي جكت بر لبنا أو داري دسمي جكت بشورة كفايتك يعني زحمة نية بخير بكردني خوا بخيرك خوا صوزيك وكو خوا آياتكم خندو بيشتر أم نحن الزارعون إيما دروسيكين إيما صوزيكين إيما بس رعاية واهتمامك بسيط مال لسلا بويا بلي عبادته وإنسان أجر باداشي لسر ورقريه وجقلوش بو تندروستي وبو خوشي جيان بێگومان خۆش و چاک خەڵکی ئێمە گرنگێکی زۆر بە ڕواڵەتی خانوو و بەردی حەلان و گەراج و نازانم خانووی زۆر پان و پۆڕ و گەورەدا و چەند قاتێ چەند هۆمێ خانوو بەرزەکاتەوە بەڵام بەداخەوە نابینی درەختێ سەوزاییە باخچەیە چیمەنێ گوڵێک لە بەردەم خانووەکە دروست بکە ئەمە چی بکرێت لە پێناو ئەمەدا ینی بۆ نمونە با مرۆڤ وا دابنێ سەوزاییش وەکو بەردی حەلان وەکو کاشیەکی جوان وەکو گەراجەکەی گرنگە بۆ خانووەکەی لە پێناو تەندروستی خۆی و بەخشینی جوانیەکی زیاتر بە دیمەن و ڕواڵەتی خانووەکەی لە ڕاستیە لە ڕابردووە وابوو یعنی زۆرێک لە خانووەکان بەشێکی دانرا بۆ حەدیقەیەک یا چەنددارێکی جوان لە ماڵە ئەنێژرا یعنی ئێستاش لە هەندێک لە گەڕک و شوێنەکان هەیە چەندین دار و نەمامی جوان لە ماڵەکەی هەیە حتا بەروبوومەکەی شگرێ لێ ناکەنەوە هەر بۆ جوانی مەسەلەن ئەبینی لە ماڵێکە دارێکەیە پرتەقاڵی گرتووە کۆمەڵە پرتەقاڵی زۆری پێوەیە کابرا نایکاتەوە بەس بۆ جوانی لە ماڵەکەیە بەڵام ئێستا لە ئێستایەکەم بۆتەوە ئێستا سێکی کابرا خانوویەکە کە 200 متر 300 متر 400 متر کاملەیکا بە کاشی ئەوە نەخۆڵ لەو ماڵەیە دەست ناکەوێت نەمامی لەو ماڵەیە نانێژێ بەڕاستی ئەوە جێی ئەسەفە هەمووشی بۆ گەڕێتەوە مامۆستا ئێمە تەوعیەمان نییە خەڵک لە گرنگی ئەم بابەتە تێنەگەیشتووە نازانێ ئەمە یعنی ژیان نازانێ ئەمە یعنی پاک و خاوێنی نازانێ ئەمە یعنی دابینکردنی ژینگەیەکی جوان هەوایەکی سازگار ڕێگەگرتن لەو خۆڵبارینەی کە ئەم ساڵانەی دوایی تا ڕادەیەکی زۆر یعنی خۆڵبارینێکی زۆر هەیە طبعاً بەبوونی ئەو دار و درختانەوە نسبەتی ئەو خۆڵبارینە کەمە بێتەوە و هەواکەمان جارێکتر بۆ پاڵفتە ئەکاتەوە وگۆڵی هەوایەکی نەقی پاک و خاوێن بۆ ئینسانەکان دەسەبەرەکە بۆیە بەڕاستی هەم ئەبێ هاوڵاتیان ئەو وشیاریان لە مثلەن جارێکی تر زیندوو بکرێتەوە و حکوومەتیش بەڕاستی بەجددی بێتە سەرخەت وەک بەداخەوە یعنی وەکو چۆن کۆمەڵێ سێکتەر و لایەنی تر فەرامۆش کراوە هەم بابەتەیش بە یەک جار فەرامۆش کراوە لە ڕابردووە ژینگە وەزارەتێکی بوو دواتر وەزام کرایە دەستەیەک ئێستاش بەڕاستی نابینی وەکو پێویست یعنی ڕۆڵ و کاریگەری پێ بدرێ جا بودجەی تەواویان لە بەردەستانیە جا هۆکارەکەی چیە گرنگی و باەخ لەلایەن حکوومەت زۆر باش مامۆستا جەنابەت ئاماژەت بە داربڕین کرد بەدەر لە یاسا و لایەنی یاسایی لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام چۆن باسی خراپی داربڕین کراوە تەنانەت چەندین فەرموودەمان هەیە کە ڕێگری لە جنگاوەرەکات بۆ لە پێناو گورزوەشاندن لە دوژمنیش داری بەردار و داری سێبەر ئەوەی کە سێبەریە یا کانیاوەکان پڕ بکرێن کەمان هەردووکیان هۆکاری وەکۆڵی لازم وەزومی یەکترن و لە پێناو جوانی ژینگەیە ئیسلامی پیرۆز گرنگێکی زۆری پێداون تەنانەت خەڵکی بامان هەیە دەچێت بنەدار قەزوانێک یا داربەڕوویەک کە لەوەچێت تەمەنی بۆ 400 ساڵیان بۆن زیاتر و 50 ساڵ و 100 ساڵ ڕوا تەنها لە پێناو 2-3 کیلۆ هەنگوین کە هەنگێک کردوێتی خانە و لانەی خۆی ئەی بڕێتەوە و کۆتایی بە ژیانی ئەم هەنگەش و بە ئەم دارەش دەهێنێ لە کاتێکا لەوەچێ ئەو 2 کیلۆ هەنگوینە بە 200,000 دەستی بکەوێت لە شوێنی دیکە بەڵێ خۆی لە ڕاستیە بە شێوەیەکی گشتی لە ئاینی پیرۆزی ئیسلامە ڕێگری کراوە قەدەغە کراوە لەوەیکی ئینسانەکان دار ببڕنەوە مەگەر بۆ پێویستی لە حاڵەتی زەڕۆت و پێویستیە ڕێگەی پێدراوە بۆ نمونە گەردارێک لەسەر ڕێگابانی خەڵکی بێ عەزێتی خەڵکی بات ئەوە لە ئیسلامدا باس کراوە کە بڕدرێتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی قەدەغە کراوە لە بڕینەوەی دار و درەخت مەگەر بۆ زەڕورەت و ناچاری و پێویستی نەبێ
یان هەندێک دار هەر خۆی لە ڕۆی یاسایەکەیەوە کاتی ئەوەی هاتۆ کە بڕدرێت و لە وڵاتانیش بە یاسا ئەمە ڕێک خراوە و ئەو دارانە ئەبردرێن و ئیسفادان لێ ئەبێنرێ و بە جۆرێکە وەکو بەڵێ بە جۆرێکی زانستی مانەوانی هەردار هیچ نەبڕدرێتەوە. بەڵام ئەم دارانەی ئێمە بەڕاستی نەگەیشتونێتە ئەو قۆناغی کە ئاوا ئیسفادیان لێ بیرێ ئاوا بڕێنەوە. ئەبینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە بڵێن سوپایەکی ڕەوانە کردو بۆ شوێنێک کۆمەڵی وەسیەتی بۆ کردوون لەناو ئەو وەسیەتانەیە وتێتی دارەکان مەبڕنەوە بە تایبەت ئەو دارانەی کە داری بەرین مەیان بڕنەوە یان مثلا لە حەدیث تراتۆ کە ئینسان نابێت لە ژێر داری بەریە مثلا دەست بە ئاو بگەینە و قەزای حاجەتی بکە یان هەندێک لە حەدیث هاتووە کە شیخ ئەلبانی بە حەسەنی دانەوە فەرمێ قاطع السدر يصوب الله رأسه في النار ئەو کەسێک کە داری سدر ئەبڕێتەوە خوا بەسەرای خاتە ناو دۆزەخەوە. یعنی ئەمانە هەمووی هەڕەشان. داری سدر چێ مامۆستا؟ جۆرە دارێکە پێوتێ داری سدر لە کۆنا زۆر بووە و ئێسش هەر هەیە سوودی زۆری لێ ئەبیندرێ. ئەبینی پێغەمبەری خوا سەڵام هەڕەشەیەکی زۆری لەسەر کردووە. ئێخۆ ناکرێ یعنی کل هەموو دارێک هەموو جۆر دارێک پێغەمبەری خوا سەڵام هەڕەشەی لەسەر بکە بۆی کە ئەگەر کەسێ بیبڕێتەوە. ئەمە یاسایەکی گشتیە. مادام سوود بە ئینسان بگەێنێ بۆ تەندروستی ئینسان ضرور بێ بۆ ژینگە و ژیانی ئینسان ضرور بێ تەواو ئیسلامدا کۆکیلێکە و قەدەغەیەکە لەوەی کە کەسێک بیبڕێتەوە مەگەر وەکو وتمان حاڵەتێکی ضروری و ناچاری هەبێ. بۆیە ئەبێ هاوڵاتیانی بەڕێز مسلمانانی خۆشەویست هەتا ئەتوانن ئەو ژینگەیە بە ژینگەی خۆیان بزانن ئەو کێوە بە هی خۆت بزانی ئەو دار و درەختەی ئەو دەشت و دەرەهی بە هی خۆتی بزانی ئەو ژینگە بە ژینگەی خۆت بزانی بە ژیانی خۆتی بزانی بڕینەوەی دار بە بڕینەوەی ئەندامێک و بەشێک لە جەستەی خۆت بزانی بەڕاستی. چاوەڕێەوە نەبین حکوومەت یاسایە دەربکا و پابندمان بکات هەرچەندە ئێستا یاسایەکەش ناتوانێت بەڕاستی هەندێک کەس پابند بکە و ئەمجار هەتا بکرێ احتیمات کەینە سەر شتی تر ضرورەت و ناچاری نەبوو بەڕاستی پەنا بۆ دار ببڕینەوە نەبرێ وەکو لە هەندێک لە شوێنەکان کابرا بە شانازیەوە لە فەیسبووکیش بڵاوێ کاتەوە کە ئاواداری بڕێەوە ئەو نەداری کۆ کردوتەوە لە تەنها یەک دارێکە. ئەمە بەڕاستی کارێکی خراپە لە بەرامبەرشدا حکوومەت ئەو هەموو نەوتە لە وڵاتەیە هەیە ئەو هەموو نەوتە ئەفرۆشرێ بەڕاستی هیچی تێناچێ ئەگەر ماڵی بەرمیل یا دوو بەرمینەوتی بۆ دابین کە بۆی کابرا پەنا نەباتە بەر. یعنی لەو ساڵانەی پێشووە بەڕاستی بژانەوەیەک تا ڕادەیەکی باش بە دار و درەخت و ئەوانەوە بێنرا لەبەروی خەڵک کەمتر داری ئەبڕیەوە. ساڵانی پێشووتر کە دار نەبوو کە نەوت نەبوو خەڵک هەر بەلێشاو داری لێ کردەوە. بەڵام لەم چەند ساڵەی دواییە تا ڕادەیەکی باش ڕێگری لێکرا نەوت هەبوو سوتەمەنی هەبوو غاز هەبوو خەڵک کەمتر داری بەکارهێنا. ئێستا جارێکی تر بە تایبەت ئەمساڵ خەڵک پەنای بردوێتەوە بۆ دار بڕین ئەوش زەرەر و زیانێک. مامۆستا دیاردەیەکی قێزەون و ناشرین هەیە بە مەسەلەی ئاگرکردنەوە یا فڕێدانی جگەرەکە یان بوونە لە سەیرانێکا تۆ لە هاویندا بە هەزارەها دۆنم پوش و پەلاش و دار و دەوەنەکانە سووتێن بەدەر لەوەش کە بە هەزارەها جۆری مێرو و چۆلەکە و مار و ئەمانە کە بۆ ژینگەی ئێمە زۆر لەبارن زەویمان بۆ پاکەنەوە گرنگی بە ژینگەکە ئێمە دەن دەسووتێن. مەبەستمەوەی ئەگەر باواز لەلایەنە دەست ئەنقەسیەکە بێنین تەنها مرۆڤ دەچێت ئەگەر وەکو ماڵی خۆی وەکو علادینەکەی خۆی وەکو هیتەرەکەی خۆی یا وەکو باخەکەی خۆی تەعامل لەگەڵ ئەم ژینگەیە بکە کاتێککە کەبابەکەیە کات شتێک لێ دەنێ ئەگەر بە چاوی ئەوە سەیری بکە کە ئەمە فەرشی خۆیەتی یا ماڵی خۆیەتی باوەڕ ناکەم بەبێ ئەنقەز ینی شتی وا ڕوودا بەڵام ئەو بەڵێ بە ئەنقەز ئاگرەکەی نەکردێتەوە بەڵام کەم تەرخەم و لاموبالاتیشە لە نەکەوتنەوەی ئاگر. ڕێنمایی ئیسلام چییە بۆ ئەمە یان بۆ منە جەنابەت وەکو زانایەکی ئاینی چ ڕێنمایەک ئەدەی بە خەڵک لە پێناو خۆشی خۆی و ڕۆژێک سەیران بە هەزارها ژیانی مار و مێرو و دوو پشک و ئەم شتانە نەکەوێتە مەترسیەوە؟ وەڵای من ئەوە ئەڵێم ئینسان پێی خۆشە چۆن مامەڵی لەگەڵا بکرێ ئەبێ ئاوا مامەڵە لەگەڵ خەڵکیا بکە. پێت خۆشە ئەو ژینگەیە چۆن بێ کاتێککە تۆ چی بۆ سەیران ئەبێ ئەو ژینگەی ئاهاجێ بێڵی بەداخەوە هەندێک لە خەڵکی هەندێک ڕەنگە نسبەتێکی کەم بێ بەڵام دواتر کاریگەری هەیە و ئاسوارەکەی جێ ئەمێنێ. کاتێک ئاچن بۆ سەیران ئەو کاتەی خۆی کە بەسەری برد ئیتر لە بیری ئەوەیان نییە لە دوای ئەو چی ئەگوزەرێ لە دوای ئەوە چی خێزانێکی تر دێ بۆیە تەماشاکەی
خۆڵ و خۆشا خاشاک و بەرماوەی خۆی و هەموو ئوشتانی کە بەکاری هێناوە جێ هێڵێ یا بۆ نمونە ئاگرێک بەجێ هێڵێ جوان نەیکوژانەوەتەوە یا ئەچێت لەبەر خاتر ئەوەی کە کاتێکی خۆش بۆ خۆی بەسەر بێرێ دارێکە بڕێتەوە و ئەی سووتێنێ یا بەبوونی ئەوە پوش و پەڵاشێکی زۆر ئەسووتێ مار و مێروویەکی زۆر لەناو ئەچن بەڕاستیەوەی گوناحە خوای تەعالا فەرمێ ولا تعثوا في الأرض مفسدين يعني ئەوە گەندەڵی و فەسادی لەسەر زەویان مەخەنەوە جۆرێکە لە گەندەڵی جۆرێکە لە فەسادی جۆرێکە لە بشێوی یان خوای پەروەردگارە فەرمێ وإذا تولى سعى في الأرض ليفسد فيها ويهلك الحرث والنسل والله لا يحب الفساد خوای پەروەردگار بە جۆرە لە فەساد و لە بشێوی ناوی بردووە کەسێک پەنا بۆ ئەوە بەرێکە دەغڵودان بسووتێنێ کە زەرعات لە ناوبا کە نەوەوەچە لە ناوبات بۆیە بەڕاستی ئەوە گوناهە لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلام و حرامە زوڵمە دەیان و سەدان شارەمێرووی بێگوناح و بەسمانی تایە کە لە شەرعا نەهی لێکراوە بکوژدرێن دەیان ئاژەڵ و گیان لەبەر و ئانە ڕزق و ڕۆزیان لەسەر ئەو پوش و پەڵاشەیە لەسەر ئەو جۆرە ژیانەیە مشگە لە سووتانی هزار درەخت و نەمامی گەورەکە تەمەنیان چەند ساڵێک بێگومان ئەمە بەڕاستی بشێوینانەوەی لەسەر زەوی بۆیە زەڕورە هەر کەسێک کە ئەچێ بۆ سەیران بەڕاستی هەم پاشماوی خۆی بەجێ نەهێڵێ شوێن لە شوێنی دیاریکراوی خۆیان داینێ گرنگی و بایخی بە پاکی ئەو شوێنە بات سەرچاوەکانی ئاو پارێزگاریان لێ بکرێ ئەم وڵاتە بە جوانی بهێڵڕێتەوە یعنی ئێمە هەر یەک لە ئێمە بەشی خۆی کەم زۆر چوەتە وڵاتان کاتێکە چیتە وڵاتێک ئەبینی چەنێ سەوزە چەنێ جوانە چەنێ دار و درەختی جوانی لێ ڕواوە بینی شۆستەکان چی نەمام و گوڵی جوانی تیانێ ژراوە یعنی ئەو کار بەدەستانە ئەو دەسەڵاتدارانە ئەچن نایەنەوە بڵێن باش با ئەم وڵاتەی ئێمەش وا لێ بکەین دەبا ئەم وڵاتەی ئێمەش ئاوا خۆش بێ دەبا خەڵکیش هاتە ئەم وڵاتە بڵێ بەڕاستی ئەم وڵاتە ئەخت بەڕاستی بوونی ژینگەیەکی پاک دەلات لەسەر کۆمەڵگەیەکی ڕۆشنبیرەکە دەلات لەسەر کۆمەڵگەیەکی تێگەیشتووەکە بەڵام کە کەسێک هاتە ئەم وڵاتەوە بینی ژینگە شێواوە جادە و بانەکان پیسن درەخت وەکو پێویست نییە نسبەتی سەوزایی نییە یعنی زۆر جا باسی پێشکەوتن ئەکرێ بەڕاستی پێشکەوتن هەر بۆ نییە کە تۆ ڕواڵەتی خۆت جلێکی جوان لەبەر بکەیت و مۆدێلی مەسەڵەن قژەکەت وا بێت و پێڵاوەکەت مارکەی ئەوە بێت و سەعاتەکەی دەست مارکەی بێت بەڕاستی ئەوە بەشێکە جزئێکە بەڕاستی نیشانەی سەقافەت و پێشکەوتنی وڵات بەشێکی گەورەی بریتێت لە ئەو ژینگەیی کە تیاژی ئەدی بزان چۆن خۆشیان کردو بخەن چۆن سەوزیان کردو چۆن جوانیان کردووە ئەچیتە هەندێک لە وڵات سەر سوڕەمێنێ لە جوانی شەقامەکانن سەر سوڕەمێنێ لە جوانی ئەو دار و درەخت و ئەو نەمام و ئەو تەرتیباتی کە کردویانە بە ڕازانەوەی وڵاتەکەی خۆیان بۆیە ئێمەش بەڕاستی نابێت ئەو جانبە بەفەرامۆش بکەین زۆر باش مامۆستا لە وڵاتی یابان کەلتورێک هەیە کاتێک کە تۆ سەرپێچی یاساکانی هاتوچۆکەی کە غرامەیەکەوێتە سەرد یان لە دادگا بڕەپارەیەک لە بەرامبەر هەر شتێکەوە دەکەوێتە سەردیان بۆ من لە قوتابخانە لە هەر شوێنێکی دیکە یابان دەڵێ ئێمە وڵاتێکی دەوڵەمەندی پێویستمان بەم باجووزەری بەو سزایە نییە لە بەرامبەر ئەوەدا هەر کەسێ بۆ ماوەی ساڵێک بە پێی سزاکە یا 2 ساڵ چاندنی دووسێ نەمامی ئەدەنێ و لە کۆتاییدا دەڵێ نوێنەرێکی خۆمان یام نوێنەرێکی مرور دێ لەگەڵ تا و ئیمزای دەکات کە بەڵێ نەمامەکە نێرراوە و گەورەش بووە تەنانەت ئەنی ئەمە ئێمە چۆن بکرێتە کەلتورێک تەنان خەڵک لەیەوە کاڵێ ئێمە ساڵانە پارێکی زۆری ژینگە دەینە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بەڵام ئەوە تا ژینگە کەشمان و جادەوبانەکانیشمان هەمووی وێرانە و ژینگەشی جاوەدانێکی پێوە نەبینراوە ئەمە کەلتورێکی جوان نیە گە بەونە کاری لەسەر بکرێ زۆر ڕاستە ئەوە وەکو ینی وەسیلەیەک وەکو شێوازێک وەکو کولتورێک بەڕاستی شتێکی جوانە و ئینسان نابێت نکوڵی لە شتی جوان بکە با لە هەر کەسێکەوە ڕووی بدە بەڵام خۆ شێوازی تر و وەسائلی تر زۆرن بۆ ئەوەی کە بەڕاستی بکرێ بە کولتور ئەمە بە دەرەجەی یەک بەڕاستی ئەکەوێتە سەر شانی حکوومەت یعنی حکوومەت زۆر ئیشی پێکرێ بودجە لە بەردەستیاتی پارێکی زەخم و زەبەلاح لە بەردەستیاتی دواتر لە ڕێگەی ناوەندەکانەوە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە ئیشی لەسەر بکرێ باوەڕم وایە هەر شتێک بوو بە قەناعەت یعنی چۆن ئێستا خەڵک کاشی بە زەڕورە زانی بۆ ماڵەکەی ماڵێ نابینی مەگەر ئیلا اللهمە ئیلا کاشی بۆ ماڵەکەیکە ئەبێ بێ بە قەناعەت کە ئەم دار و درەختەیش بۆ ژیان زەڕورە بۆ تەندروستی تۆزە بۆ مناڵەکەت زەڕورە چونکە ڕۆژ لەگەڵ ڕۆژە ژینگە بەرەو پیسبوونە چییە و نەخۆشی جۆرا و جۆر دێتە ئارا بە بۆنەی پیسبوونی ژینگەوە
بۆیە کاتێککە من ئەڵێم بەڕاستی کۆنفرانس بکرێ پانێڵ بکرێ بەرنامە بکرێ بەڕاستی ئەکرێ ڕێگەچارەی تر بدۆزرێتەوە چۆن ئێمە بکەین بە کەلتور چۆن دیراسی لەسەر بکرێت لە زانکۆکان لەو شوێنانەی کە لێکۆڵینەوەی ئەکادیمیەکەن چۆن بیکەین بە کولتور چۆن هانی خەڵک بین چۆن حکوومەت تەشجیع بکرێت چۆن حکوومەت بهێنرێتە سەر خەت ئەی چۆن پارێزگای لەوە بکرێت کە ئێستا هەیە لەمەش خراپتر نەبێ هەموو ئەمانە بەڕاستی پێویستی بە هەوڵە پێویستی بە تێکۆشانی هەمەلایەنەیە پێویستی بە بوجەیە ڕەنگە کەسێک حەز بکە شوێنێک سەوز بکات شوێنێک ئاوەدان بکاتەوە بەڵام توانای نییە ئیمکانێتی نیە ئایا حکوومەت تا چەندە دەستبارگیری بێ تا چەندێ شوێنی بۆ دابینەکە ئەسڵەن بوونی پارکەکان لە ناو شارەکانە ئێستا نیسبەتێکی زۆر کەمی هەیە یعنی لەم ڕۆژانەیە لە تەلەڤیزیۆنەکەی بەڕێستان و بینیم یعنی یەکی لە شارەکان ئەڵێ لە باخچەیەکە دوو لە ڕووی بەڕێست و بینەران مانگا زیاتر سوودی لێبینێ وەک لە مرۆڤەکان یعنی هیچ خزمەتگوزاریەکی تیانە سەوزاییەکی تیانە گرنگی باخی پێ نادرێ یعنی هەندێک جار ئەبیستی لێرە و لەوێ کە ئەو شوێنانەی دیاری ئەکرێن بۆ پارک و بۆوانە دەستکاری ئەکرێن کە ئەوە بەڕاستی لە یاسایش زۆر شتێکی قەدەغەیە لە هەر شوێنێکە کە شوێنێ تەرخان کرا بۆ باخچە نابێت دەستکاری بکرێ ئێستا ڕێژەی باخچەکان لە ناو شارەکانی شاکەمن یعنی بەڕاستی من زۆر بە جێگەی خۆی زانم حکوومەت چەند خانوویەک لە گەڕێکێکە ئەگەر زانی مەسەرەن نسبەتی سەوزایی کەمە یا باخچەی کەمە چەند خانوویە بکرێ و بێ و خێنە جارێکی تر بکات بە پارک ئێستا ئەو پارکە بچووکانی کە ضرورە لە نێو کۆڵانەکان و ماڵەکان هەبێن بۆی مناڵەکان جەوێکی تیا بەسەر بەرن هەناسەیەکی پاک بۆ گەڕاکەکە یاش مەسەرن ژنوپیاکەیانە دەچن بۆ خۆیان هەناسەیە بن تاوێت یادانیشن ئەوانش تا ڕادەیەکی کەم بەڕاستی زۆر کەم زۆر باش مامۆستایان کۆتا قسە و پەیامی جەنابەت چێ لەسەر گرنگی چاندن و سەوزکردن لە ڕوانگەیانی پیرۆزی ئیسلام کە ئێستا ئێمە لە بەردەم وەرزی چاندن و نوێبوونەوە و سەوزبوونەوەی دار و درەختەکاندای وڵای من ئەڵێم یاسایەکمانەی ئەڵێم ما لا يدرك كله لا يترك جله ئەگەر یعنی ئێمە نەتوانین هەموو جێبەجێ بکەین ئەتوانین هەندێکی لێ جێبەجێ بکەین هەرکەس بە ژێرەی توانای خۆی هەرکەس لە گوندەکەی خۆیە هەرکەس لە دەوروبەر و محیطی خۆیە ئەتوانێت تا ڕادەیەکی باش ڕۆڵێکی هەبێ جا بە وشیارکردنەوە بێ جا بە ئەنجامدانی ئەو ئیشە بێ داوا لە دەسەڵاتدارانەکەم لە ناوەندەکانەکەم هەموو لاک ئیش لەسەرەوە بکەین بۆی کە ژینگەیەکی جوانمان هەبێ ژینگەیەکی پاکمان هەبێ خزمەت بە خۆمان و بەجیلەکانی دوای خۆشمان بکەین زۆر زۆر سپاس دەکەم مامۆستایان خۆی گەور پاداشتی بەخێر بداتەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ وێ عەزیزیش تا بەیگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم کوردستانێکی سەوز و ئاوەدانیش ببێتە بەشی هەموومان